کوردستان و دوو جەمسەری کوشندە. ئایا دەزانن دوو جەمسەرێکی کوشندە باڵی بەسەر کوردستاندا کێشاوە؟ ئێمە ئەمڕۆ لە سەردەمێکدا دەژین کەەوە خەریکە لۆژیکی هێز زۆربەی کێشەکانی جیهان یەکلای دەکاتەوە. دەستگا نێودەوڵەتیەکان خەریکە بێکاریگەر دەکرێن، پێوەر و پەیماننامە نێودەوڵەتیەکانیش بە ئەنقەس پشتگوێ دەخرێن. لە سەردەمێکی وادا کوردستان نەزمێکی دوو جەمسەری ساختە هاتوۆتە ئاراوەکە خەریکە کۆی دەستکەوتەکانی میلەتی کورد دەخاتە مەترسیەوە. ئەم نەزمی دوو جەمسەریە بە دوو شێوازە. لەلایەک نەزمێکی دوو جەمسەری نیوە سەخت لەسەر ئاستی کوردستانی گەورە هەیە. لەلایەکی دیکەشەوە نەزمێکی دوو جەمسەری سەخت لە هەرێمی کوردستان هەیە کە تەمەنی خەریکە لە 6 ساڵ نزیک دەبێتەوە. ئەگەر تەماشای نەزمی دوو جەمسەری لە ئاستی کوردستانی گەورە بکەین، ئەوە دەبینین کەوە بلۆکی پەکەکە و مەنزومەی دەوروبەری لەلایەکەوە هەن و لەلایەکی دیکەشەوە پارتی و هاوپەیمانەکانی هەن. کۆی ململانەی ناوخۆیەکانی هەموو پارچەکانی کوردستانیش بەسەر ئەم دووبەرەیەدا دابەش دەکرێت. لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا ئەو کاتێک کە حیزبی دموکرات لە ڕۆژهەڵاتی کوردستان خاکی بەدەستەوە بوو، هەروەها ئەو کاتێک کە یەکێتی نیشتمانی کوردستان لە باشووری کوردستان پێشەنگی خەباتی ڕزگاری نەتەوەی دەکرد، نەزمی ناو کوردستان فرەجەمسەر بوو. بە پاشەکشەی حیزبی دموکرات و یەنەکە نەزمی فرەجەمسەری جێی بە نەزمی دوو جەمسەری کوشندە لە نێوان مەنزومەی پەکەکە و بەرەی پەدەکە بەخشیوە. لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەوە بۆ 6 ساڵ دەچێکەوە دوو جەمسەریەکی سەختی کوشندە لە نێوان پارتی و یەکێتی هەیە. یەکێک لەو فاکتەرانەی کەوا ناهێڵێ هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان دەسەڵات بەدەستەوە بگرن هەبوونی ئەم نەزمی دوو جەمسەریە. لەسەر ئاستی کوردستانی مەزنیش تەنها ئەو کاتە دەتوانرێت کۆتایی بە نەزمی دوو جەمسەری لە نێوان پەکەکە و پارتی بهێنرێکەوە هێزەکانی ناوەڕاست وەکو حیزبی دموکرات، حیزبی دموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵەکان، پارتی دموکراتی پێشبەڕۆی کورد، حیزبی یەکێتی کوردی ئەلوەحدە، پارتی سۆسیالیستی کوردستان و پاکی باکوور بتوانن پێکەوە بلۆکێکی نوێ پێک بهێنن. دەبێت ئەو ڕاستیش بزانین کە بەردەوامبوونی ئەم نەزمە دوو جەمسەریە توندە گەورەترین هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی نەتەوەیی.